لە وڵاتی ئوردنم ئەو وڵاتەی کە ئێستا هەماهنگێکی باشی هەیە لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی وڵاتی ئوردن. وڵاتی ئوردن چۆن دەتوانێت سەپۆرتی هەرێمی کوردستان بکات؟ يعني هذه خطوة مهمة جدا. هەنگاوێکی زۆر گرنگ بوو. ئەم سەردانە بووە هۆی دروستکردنی پەیوەندی لە نێوان خوێندنی باڵای کوردستان و ئوردن. لەلایەن سەرۆک وەزیرانەوە پێشوازیمان لێکرا لەو سەردانەدا چەند ڕێککەوتنێکمان لە نێوان زانکۆکانی ئوردن و کوردستان واژوو کرد. ئوردن وڵاتێکی سەرنجڕاکێشە کە تێکەڵەیەکی ناوازەیی مێژوویی و کللتوری و جوانی و سروشتی پێشکەش دەکا. شوێنێکی گرنگی استراتیژی بازرگانیە. دانیشتوانەکەی بە کۆمەڵگەیەکی گەنج هەژمار دەکرێت. ئابوووریەکی تا ڕادەیەک جێگیری هەیە و پشت بە کەرتی گەشتیاری و تەندروستی و خوێندن دەبەستێت. بەرنامەی بوژانەوە بۆ یەکەمین جار بە شێوەیەکی مەیدانی لە وڵاتە سەبارەت بە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و وڵاتی ئوردن و سەردانی سەرۆک وەزیرانی هەرێم بۆ ئەو وڵاتە و ئەنجامداری دیداری زانستی لە نێوان هەردوو وڵات دەخاتە ڕوو. هاتوومەتە یەکێک لە وڵاتانەی کە زۆر گرنگی بە کەرتی خوێندن دەدات. ئەم کەرتە وەکو سەرچاوەیەکی داهات سەیری دەکات. ئێستا حکومەتی هەرێمی کوردستانیش زۆر بە گرنگیەوە دەڕوانێتە کەرتی خوێندن لە وڵاتی ئوردنم ئەو وڵاتەی کە ئێستا هەماهنگێکی باشی هەیە لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و زانکۆکانی وڵاتی ئوردن. دەمەوێت وەڵامی کۆمەڵێک پرسیار وەربگرم کە حکومەتی هەرێمی کوردستان چۆن کاری کردووە کە سوود لە ئەزموونی وڵاتانی پێشکەوتوو ببینێت. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. دەستپێکی ئەم بەرنمەیە لەگەڵ وەزیری خوێندنی باڵای ئوردن سەبارەت بە کەرتی خوێندنی ئەو وڵاتە و هەماهنگی لە نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و وڵاتی ئوردن. جەنابی وەزیر سەرەتا سپاس بۆ ئەم دەرفەتە. من دەمەوێت لەوە دەست پێ بکەم لەسەر کەرتی خوێندن لە وڵاتی ئوردن زۆر بەرەو پێشچوونێکی باشی بەخۆیەوە بینیوە. دەمەوێت ئەوە بپرسم ئێوە چۆن کارتان لەسەر ئەمە کردووە؟ يعني التعليم في الأردن في الماضي وفي الحاضر لقي رعاية لە وڵاتی ئوردن لە سەرەتاوە گرنگی تایبەت بە پرۆسەی فێربوون درراوە لەلایەن مەلێکی ئوردن و بە درێژایی مێژوو ڕاپەڕینی زانستی دروست بووە. ئەوەش لە ڕێگەی دروستکردنی ژمارەیەکی زۆری قوتابخانە و پەیمانگەی مامۆستایان و خوێندنی باڵا لە ساڵی 1962 لەگەڵ دامەزراندنی زانکۆی ئوردن دەستی پێکرد و پەرەیسەن بە شێوەیەک ئێستا 31 زانکۆمان هەیە کە دەدانەیان حکومین و 19 دانەی تایبەتن و هەروەها دوو زانکۆی تایبەتی بە خوێندنی یاسا ژمارەیەکی بەرچاوی پەیمانگەی حکومی و ناحکومیمان هەیە. 31 جامعة 10 جامعات حكومية 19 جامعة خاصة وجامعتين. نزیکەی 7500 قوتابخانەمان هەیە کە نزیکەی 4000 حکومین و پەیوەستن بە وەزارەتی پەروەردە و فێرکردنی ئوردن. نزیکەی 3500 دیکە قوتابخانەی تایبەتی ئەهلین. وحوالي 3500 مدرسة تابعة للتعليم الخاص تقوم عليها جهات خاصة مدارس خاصة. ساڵانەم هەموو دەرچوە هەیە هەم لە زانکۆ حکومیەکان و هەمیش لە زانکۆ تایبەتەکان. ئەمانە هەمووی لە کەرتی حکومیدا دەمەزرێن یاخود ئەم دەرچوانە ئامادە دەکەن بۆ بازاری کار و لە کەرتی تایبەت هەلی کاریان بۆ دەڕەخسێنن. يعني الطلبة الخريجين يعملون في الجهتين في القطاع الخاص. دەرچوەکانی ئێمە بەشێکیان لە کاری حکومی دادەمەزرێن و بەشێکی دیکەیان لە کەرتی تایبەت کار دەکەن. لە وڵاتی ئوردن ساڵانە نزیکەی 70,000 قوتابی بڕوانامە بەدەست دەهێنن و زانکۆ تەواو دەکەن. ئەو ژمارە زۆرە وای کردووە ساڵانەدا بەش بکرێن بە سەرکاری حکومی و کەرتی تایبەت. هەروەها ژمارەیەکی بەرچاو دەرچوانمان ڕوودەکەنە خوێندنی باڵا و بڕوانامەی بەرزتر بەدەست دەهێنن. جگە لەوە ژمارەیەکیان لە وڵاتانی دیکە هەلیکاریان بۆ دەڕەخسێت و بە شێوەیەک لە وڵاتێکی دیکە کار دەکەن. ئێمە لە هەوڵداین هەلیکاری زیاتر لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بۆ دەرچوانی زانکۆ پەیدا بکەین و
پرۆژەی تایبەتمان هەیە بۆ ئەمە بەستە. يعني الجامعة التعليم في الأردن بشكل دەمێکە زانکۆکانی ئوردن خاوەنی پلەیەکی بەرزن و تا ئێستاش خاوەنی ناوبانگێکی فراوانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نیمچە دوورگەی عەرەبی. لەبەرەوە لە وڵاتانی دەرەوە قوتابیان دێن بۆ ئێرە بۆ خوێندن. ئێمە بە شێوەیەکی نێودەوڵەتی ناوبانگمان لە کەرتی پەروەردە بەدەستێناوە. بەپێی ڕێزبەندیە نێودەوڵەتیەکان، زانکۆی ئوردن یەکێکە لە 400 زانکۆی هەڵبژێردراوی جیهان بەپێی دابەشکردنی کویست. صنفت من أول 400 جامعة ترتيبها 308. پرۆسەی خوێندنی زانکۆکانی ئوردن لە ڕێگەی ڕێکخراوی تایبەتەوە ئەنجام دەدرێت و خوێندنی باڵا سەرپەرشتی دەکات. بەڵام دەست ناخاتە ناو چۆنیەتی بەڕێوەبردنی کارەکان. لە ئێستادا پرۆژەی تایبەتمان هەیە بۆ پەرەپێدانی پرۆسەی خوێندن بەگشتی بۆ ئەوەی بگەینە ئاستێکی بەرزتری جیهانی بوون. تعزيز وتحسين مستوى التقدم من خلال المشاريع التي تتبناها الجامعات في الأردن مؤسسات مستقلة. تایبەت بە هەرێمی کوردستان و وڵاتی ئوردن پەیوەندێکی لە مێژینەیان هەیە لەسەر ئاستی باڵا. لە ماوەکانی ڕابردووە لە هەولێری پایتەخت دیدارێکی زانستی لە نێوان وڵاتی ئوردن و هەرێمی کوردستان ڕوویدا بە تایبەتی بۆ لایەنی ئەکادمی و زانکۆکان. ئەمە چ گرنگیەکی هەیە وڵاتی ئوردن چۆن دەتوانێت سەپۆرتی هەرێمی کوردستان بکات؟ يعني هذه خطوة مهمة جدا، وكانت الزيارة التي تمت من خلال الوفد برئاسة أمين عام وزارة التعليم العالي وعضوية أعضاء رؤساء جامعات. هەنگاوێکی زۆر گرنگ بوو. بە هەموو پێوەرێک سەردانێکی زۆر سەرکەوتوو بوو. ئەم سەردانە بووە هۆی دروستکردنی پەیوەندی لە نێوان خوێندنی باڵای کوردستان و ئوردن. باس لە وەرگرتنی قوتابیانی کوردستان کرا لە زانکۆکانی ئوردن. هەروەها باس لە گۆڕینەوەی قوتابیان لە نێوان زانکۆکان و سەردانکردنی ستافی مامۆستایان و لێکۆڵینەوەی هاوبەش کرا. من لەو باوەڕەدام ئەم سەردانە بۆ هەرێمی کوردستان بووە هۆی کردنەوەی دەرگای هەلی زیاتری فێربوون لە نێوان زانکۆکانی کوردستان و زانکۆکانی ئوردن. بەم نزیکانە پێشەنگایەک لە هەرێم دەکرێتەوە کە نزیکەی 20 زانکۆی ئوردنی تایدا بەشداری دەکات. لەو بڕوایەدام سوودی بۆ قوتابیان و مامۆستایانی زانکۆ لە ئایندەدا دەبێت. خلقت فرص كبيرة للتعاون بين جامعات كردستان والجامعات الأردنية، وسيكون هناك معرض قريبا تشارك فيه أكثر من 20 جامعة أردنية في إقليم كردستان. ئێوە ئەزمونێکی باشتان هەیە لە کەرتی خوێندنە. ئەم هەماهەنگی و دەستپێکیانە دەتوانێت ڕێگایەک بێ کە ئەم پەیوەندیانە بەرفراوانتر بێ بە تایبەتی بۆ کەرتی خوێندن لە هەرێمی کوردستان، چونکە حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا زۆر پاڵپشتی کەرتی خوێندنەکە. ئەمە چه گرنگیەکی هەیە بۆ ئایندەی هەرێمی کوردستان؟ يعني وتتيح فرص كبيرة للعاملين في التعليم العالي في إقليم كردستان وفي الأردن. وەک پێشتر باسمان کرد ئەوە هەلێکی زەڕینە بۆ مامۆستایان و خوێندکارانی خوێندنی باڵا بەمەبەستی پتەوکردنی پەیوەندیەکان و گۆڕینەوەی زانیاریەکان و دروستکردنی پرۆگرامی هاوبەشی تایبەت بە خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی. هەروەها هەوڵ دەدەین نەخشەی نوێی پرۆسەی خوێندن پێکەوە لەگەڵ کوردستاندا بڕێژین. ئەمەش دەبێتە هۆی پێشکەوتنی پرۆسەی فێرکردن لە ئایندەدا. أبحاث والطلبة وكل هذا سينتج عنه أيضا تقدم في المستوى العلمي في البلدين. دەرفەتی خوێندن و کورسی خوێندن بۆ قوتابیانی کورد لە وڵاتی ئوردن بە چ میکانزمێکە ئاسانکاری بۆ قوتابیان و پێوەرەکان لەگەڵ سەرۆکی زانکۆ تایبەتەکانی ئوردن گفتوگۆی لەبارەوە دەکەم. بە شێوەیەکی گشتی ئاستی خوێندن لە زانکۆکانی وڵاتی ئوردن چۆنە؟ بدءا اسمحوا لي أني أتقدم بالتحية والشكر والتقدير لتلفزيون كردستان 24 ولكل أهالي كردستان لأنه حسينا. لە سەرەتا ڕێگەم پێ بدەن سوپاسی کەناڵی کوردستان 24 بکەم و زۆر ڕێزم هەیە بۆ خەڵکی کوردستان، چونکە هەستمان بە گەرمی بە خێرهاتنیان کردووە کاتێک چەندین جار سەردانمان کردوون. بە تایبەت لە دوایین سەردانمان بۆ وەزارەتی خوێندنی باڵا و چاوپێکەوتنمان لەگەڵ بەڕێز وەزیری خوێندنی باڵا و توێژنەوەی زانستی و کۆمەڵێک سەرکردەی دیاری هەرێمی کوردستان و لەلایەن سەرۆک وەزیرانەوە پێشوازیمان لێکرا. چاوپێکەوتنەکەمان زۆر بەسوود بوو. لەو سەردانەدا چەند ڕێکەوتنێکمان لە نێوان زانکۆکانی ئوردن و کوردستان واژوو کرد کە سوودێکی زۆری بۆ کەرتی پەروەردە دەبێت. ئێمە بەردەوام جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە پەیوەندی نێوان زانکۆکان بەهێز بێت، چونکە باشترین و بەرهێنانی ئێمە خوێندکارە دەرچووەکان و باشترین بەرهەممان پەروەردە و فێرکردنە و باشترین هەناردەمان گەنجە دەرچووەکانی زانکۆکانمانن.
خريجينا. ڕەنگەمە پرسیارێک بێ بە شێوەیەکی گشتی بیکەین ڕەخساندنی هەلی خوێندن لە وڵاتی ئوردن بە تایبەتی لە زانکۆ تایبەتەکانە چۆنە ینی وڵاتانی عربی وڵاتانی دەرەوە چۆن ئەم هەلا بۆ قوتابیان دەڕەخسێنن. يعني احنا بنتعامل مع الطلاب الوافدين بنفس معاملتنا مع الطلاب الأردنيين. ئێمە بە هەمان شێوەی قوتابیانی ئوردنی مامەڵە لەگەڵ قوتابیان نێردراوەکانی وڵاتانی دیکە دەکەین بە شێوەی کاتژمێری تایبەتمان زیاد کردووە بە مەبەستی پراکتیزەکردن. ئەمەش بە مەبەستی ئامادەکردنیەتی بۆ بازاڕی کار لەبەر ئەوە دەستمان کردووە بە ڕێککەوتن لەگەڵ چەند لایەنێک بۆ کردنەوەی خولی پراکتیکی بە جۆرێک قوتابی پێویستی بە خولی دیکە نەبێت و ئامادە بێت بۆ کارکردن لە بازاڕی کار لە هەموو بوارەکان. بۆ نمونە بواری پەرستاری 400 کاتژمێری پراکتیکیان لە نەخۆشخانەکان و دەرمانخانەکان هەیە. ئێمە ڕێککەوتنمان لەگەڵ ڕێکخراوی تایبەت بە ڕاهێنانی قوتابیان هەیە لە بەشی ئایتی و ئەندازیاری و بوارەکانی دیکە تەنانەت بوارەکانی مرۆڤایەتی. بۆ نمونە قوتابی دادگا وێنەی ئامادە دەکەین کە لە زانکۆ دەرچوو بزانێت بە پراکتیکی کارەکەی بکات. فصار عندنا تدريب قبل التخرج اللي يطلع الطالب جاهز لسوق العمل في معظم التخصصات. تایبەت بەو قوتابیە کوردانەی کە لە هەرێمی کوردستانەوە دێنە وڵاتی ئوردن بۆ مەبەستی خوێندن ئێوە هیچ ئاسانکاریەک و هاوکاریەکتان هەیە بۆ ئەمانە و هیچ قوتابیێکی کورد هەیە لە زانکۆکانی ئوردنا بخوێنێت؟ احنا الطالب عملنا بنستقبله من المطار. ئێمە هەڵدەستین بە دابینکردنی شوێنیمانەوە بۆ قوتابیان بە نرخێکی هەرزان. قوتابیە کچەکان دەتوانن دڵنیابن لە سەلامەتی خۆیان و دەتوانن بە ئارەزووی خۆیان هەڵی بژێرن ئایا بە تەنیا دەژین یان لەگەڵ هاوڕێیەکی دیکەیان. لەگەڵ ئەوەشدا دڵنیایی تەندروستیمان هەیە بۆ قوتابیان و لە ناو زانکۆ و ڕینگەمان هەیە. هەروەها بۆ گواستنەوەی قوتابیان لە ناو زانکۆوە بۆ شوێنیمانەوە و بە پێچەوانەشەوە پاسی تایبەتمان بۆیان ئامادە کردووە. هەروەها گەورەترین هۆڵی نمایشمان هەیە بە ناوی ئارینایە. داخل الجامعة اللي بتقدمها متميزة عن أي جامعة ثانية. ژمارەی زانکۆ تایبەتەکان لە وڵاتی ئوردن چەندە و ساڵانە چەند قوتابی لە زانکۆکانە تەخەڕوج دەکەن؟ يا سيدي احنا بالاردن في 30 جامعه من ضمنهم لا ئوردن 30 زانکۆمان هەیە لەو ژمارەیە 19 بۆ 20 زانکۆ تایبەتن. ساڵانە 3000 قوتابی لەم زانکۆیەی ئێمە بڕوانامە وەردەگرن. هۆکاری ئەم ژمارە زۆرەش ئەوەیە کە خوێندنی ئێمە بە ساڵ نییە و بە کاتژمێرە. لأنه بتعرف ساعات معتمدة مش سنوات. دوای ئەنجامدانی دیداری زانستی ئوردنی هەرێمی کوردستان چەند لێکتێگەشتنێک لە نێوان زانکۆکانی هەردوولادا ئەنجام درراوە. هەر لەم بەرنمەیە بە شێوەیەکی مەیدانی لە چاوی کامێرەکانەوە چەند زانکۆیەکی وڵاتە بەسەر دەکەینەوە بە تایبەتی بەشە پزیشکە پێشکەوتوەکانی ئەو وڵاتە. کەرتی تەندروستی ئێستایشێکە لە کەرتە زۆر گرنگەکان بەڵام پەروەردەکردن و پێگەیاندنی لە زانکۆکانە ئەرکێکی گرنگە. لە وڵاتی ئوردن بەشە پزیشکەکان ئێستا لە چه ئاستێکدا؟ جامعة العقبة للعلوم الطبية هي أول جامعة. ئەم زانکۆیە یەکەم زانکۆی تایبەتی پزیشکیە لە ئوردن کە مۆڵەتی تایبەتی گشتی بەدەست هێناوە لەلایەن مەملەکەتی ئوردنی هاشمیەوە. هۆکاری دروستبوونی زانکۆیەکی لەو شێوەیە دەگەڕێتەوە بۆ زۆری خواز لەسەر بەشی پزیشکی لەلایەن قوتابیانی دەرەوە و ناوەی ئوردن بە تایبەتی پزیشکی دەدان. ئێمە هەوڵمانداوە ڕێگای خوێندن بۆ ئەو قوتابیانە فراوان بکەین ئەمەش لە ڕێگەی کردنەوەی کۆلیژێکی تایبەتی پزیشکی بە کوالیتی و ستانداردی جیهانی بە شێوەیەک کە لەگەڵ پێشکەوتنەکانی سەردەم هاوتا بێت و ئامادەیان دەکەین بۆ بازاڕی کار بە شێوەیەک لە دوای تەواوکردنی خوێندن ئامادە بن بۆ کارکردن لە هەر وڵاتێکی دنیا. ئێستا دەبینین لە بواری زانستە بە تایبەتی بەشە ئەکادیمیەکان لەگەڵ هەرێمی کوردستانە بینێکی زۆر باشتان هەیە دیدار ئەنجام دراوە پێشانگا هەیە بەشدارە بن. ئەم پەیوەندیانەی هەرێمی کوردستان وڵاتی ئوردن لە چه ئاستێکدایە چۆن ئەتوانن هاوکاری هەرێمی کوردستان بکەن هەم بۆ خودی قوتابیەکان هەمیش بۆ خودی زانکۆکان لە بەتایبەتی لە بەشە پزیشکەکاندا؟ العلاقة الحمد لله الأردنية في المجال الأكاديمي الطبي پەیوەندی ئەکادیمی پزیشکی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئوردن زۆر بەهێزە. من وەک خۆم تا ئێستا 2 جار سەردانی هەرێمی کوردستانم کردووە. یەکەم جار ساڵی پار بوو بە مەبەستی بڵاوکردنەوەی چەند لێکۆڵینەوەیەکی پزیشکی و زانیاری دەربارەی تایبەتمەندیە پزیشکیەکانی ئوردن بوو. ئەم ساڵیش بە شێوەیەکی فەرمی لەلایەن بەڕێوەبەری گشتی وەزارەتی خوێندنی باڵای ئوردنیەوە نێردراین لەگەڵ کۆمەڵێک سەرۆک زانکۆ و کەسایەتی دیاری ئوردنی.
ئەم سەردانیکردنە زۆر بە سوود بوو توانیمان لە ڕێگەیەوە زانیاری ئەکادیمی دەربارەی زانکۆکان بەدەست بهێنین و شێواز و بەرەو پێشوەچوونی خوێندنی تاوتوێ بکەین. لە هەمان کاتدا هەندێک گوانەمان لە زانکۆکانی کوردستان وتەوە و هاوکاریەکی زۆر کراین لەلایەن وەزارەتی تەندروستی و خوێندنی باڵای هەرێمی کوردستانەوە. ئەنجامی سەردانەکەشمان بەدەست گەیشتنی نووسراوێک بوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە تیایدا هاتبوو باوەڕیان بە زانکۆکەکەمان هێناوە لە سیستەمی خوێندنی خۆیان وەک زانکۆیەکی پزیشکی باوەڕپێکرا و ڕازین کە قوتابیانی کورد لە زانکۆکەمان بخوێنن. زۆر سوپاسی میواندۆستی کوردان دەکەم. ئێمە لە کوردستان زۆر دڵخۆش بووین و هەروەها هاوڕێیەتیمان لەگەڵ سەرۆک زانکۆکان دروست کرد و پێداچوونەوەمان بە پرۆسەی خوێندنی زانکۆکان کرد و بۆمان دەرکەوت بە شێوەیەکی زۆر پێشکەوتووە و گونجاندن و لێکچوون هەیە لە نێوان شێوازی وانەوتنەوە و بابەتەکانی خوێندنی زانکۆکانی هەردوولا. ئێمە چۆن مامەڵە لەگەڵ قوتابیانی خۆمان دەکەین بە هەمان شێوەش هەڵس و کەوت لەگەڵ قوتابیانی کوردستان یان هەر وڵاتێکی دیکە دەکەین بەبێ جیاوازی. ئێمە بە خێرهاتنی هەموو قوتابیان دەکەین لە هەموو وڵاتان بە تایبەتی قوتابیانی هەرێمی کوردستان. ئێمە دەرگامان واڵایە و ماڵی خۆتانە، ئێوە لە لای کەس و کاری خۆتان دەخوێنن. من قبل الطلبة الكردستانيين. لە کۆمەڵێک کۆلێژ بێگاتوە زانکۆی ئوردنی بەشەکان لە چیا خۆیەگرێتەوە؟ بطبيعة الحال تأسست الجامعة الأردنية في عام 1962 كأول زانکۆی ئوردن لە ساڵی 1962 دامەزراوە وەک یەکەم زانکۆی وڵاتەکە بە یەک کۆلێژ دەستی پێکرد. ئێستا 4 کۆلێژی زانستی و 10 کۆلێژی مرۆڤایەتی و پزیشکی تێدایە کە کۆی گشتی دەکاتە 19 کۆلێژ لە لقی شاری عەمان و 7 کۆلێژمان لە لقی شاری عەقەبە هەیە. بەگشتی 102 پرۆگرامی بەکالۆریۆس و 120 پرۆگرامی ماجستەر و 39 پرۆگرامی دکتۆرا و 27 پرۆگرامی تایبەت بە پزیشکی و ددان پێشکەش دەکات. بەگشتی هەموو پرۆگرامەکان داواکاری زۆریان لەسرە و نزیکەی 46 پرۆگراممان خاوەنی بڕوانامەی نێودەوڵەتین و لە ڕیزبەندی 386 زانکۆکانی هەموو جیهانین بە پێی پۆلێنکاری QS. تاکە زانکۆیە کە توانیوێتی بگاتە و ئاستە و لە پۆلێنکاریەکانی تایمی و QS و شانگهای ناوی هەبێت. تقريبا 8 سنوات بمواكبة التطورات التكنولوجية المستمرة حيث أدخلت أول مادة. لە ڕاستیدا نزیکەی 8 ساڵ دەبێت زانکۆکەمان دەستی کردووە بە خۆگونجاندن لەگەڵ پێشکەوتنی تەکنۆلۆژیا. لە ئێستادا نزیکەی زیاتر لە 16 پرۆگرامی جیاوازی ئاکادمی نوێمان دەربارەی ژیری دەستکرد و سایبەر سکیوریتی هەیە. لە ڕێگەی لێژنەی باڵای زانکۆوە بڕیاردرا بە زیاترکردنی کاتژمێری وانەکانی تەکنۆلۆژیا و زانیاری کە ماوەی 9 کاتژمێر تەرخان دەکرێت بۆ ئامادەکردن بۆ بازاری کار لە ڕێگای فێرکاری پێداویستیە تەکنۆلۆژیەکان و 9 کاتژمێری دیکە بۆ بەهێزکردنی زماندانراوە. ماوەی 2 ساڵیش دەبێت بڕیارمەنداوە لە 120 پرۆگرامەکان دەبێت لەلایەن کەسانی پسپۆڕی کاری بابەتەکەەوە بوترێنەوە بە خوێندکارەکان وەکو بەڕێوەبەری کۆمپانیاکان یا پزیشکە بەناوبانگەکان. في الحقيقة يوجد لدى الجامعة الأردنية حاليا 7 ئێستا نزیکەی 7,000 قوتابی نێودەوڵەتی لە زانکۆکەمان هەیە لە 48 نەتەوەی جیاواز پێکاتون. لە ئێستادا نزیکەی لە 114 کۆی ژمارەی قوتابیانی زانکۆکەیە. النسبة الحالية تقريبا 14% من إجمالي عدد الطلبة. بە شێوەیەکی گشتی دەرفەتی جیاواز هەیە بۆ پتەوکردنی پرۆگرامی خوێندن و قوتابیان و گۆڕینەوەی مامۆستایان و هاوبەشیکردنی لێکۆڵینەوەکان لە نێوان زانکۆی ئوردن و هەرێمی کوردستان. بە شێوەیەکی گشتی زانکۆکەمان بە هێزی پرۆگرامی پزیشکی ناسراوە بە تایبەتی پزیشکی ددان، هەروەها کۆلێژی شەریعە و زمانی عەرەبی. بێگومان ئێمە چاوەڕوانین لە داهاتوودا قوتابیانی هەرێمی کوردستان بێن بۆ ئێرە بۆ خوێندن و قوتابیانی ئێمەش بچنە زانکۆکانی کوردستان. وإرسال أيضا الطلبة للتعلم في كردستان. لە عەمانەوە بۆ هەولێری پایتەخت تایبەت بە هەماهەنگی نێوان زانکۆکانی هەرێمی کوردستان و وڵاتی ئوردن گرنگیدانی حکومەتی هەرێمی کوردستان بە کەرتی خوێندن لە چه ئاستێکدایە؟ وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی یەکێک لەو وەزارەتە گرنگانەی کە لە تەمەنی کابینەی نوێمدا زۆر گرنگی پێدراوە. گرنگی دیداری نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئوردن بۆ ئاڵوگۆڕی زانستی و سوودوەرگرتن لە ئەزمموی ئەم وڵاتە چی بووە؟ چۆن هەنگاونراوە کە زانکۆکانی هەرێمی کوردستان بە نێودەوڵەتی بکرێت لە هەمووشی گرنگتر ئەو پلانە گرنگە استراتیژیە بووە کە خوێندن و بازاری کار لە هەرێمی کوردستان لێک نزیک بینەوە. ئەو بادواداچوونەی کە لە وڵاتی ئوردن کراوە و بەشێکی ئەم بەرنامەیەم دەهێنمەوە
هەولێری پایتەخت و لە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیش کۆمەڵە پرسیار ئاراستەی بەرپرسان دەکەم کە چۆن و چی کراوە بۆ ژێرخانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی لە هەرێمی کوردستاندا. پاڵپشتەکانی حکومەت بۆ وەزارەتی خوێندنی باڵا و بەرەو پێشچوونی گرنگی خوێندن لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکدایە؟ حکومەت چۆن پاڵپشتی ئەو کەرتەی کردووە؟ ئەتوان بڵم لە تەمەنی وەزارەتی خوێندنی باڵای حکومەت هەرێمی کوردستان دیدارێکی گرنگی زانستی لە نێوان وڵاتێکی پێشکەوت و هەرێمێکی سەقامگیر ئوردن و هەرێمی کوردستان لایەنە زانستەکەی لە چەند مانگی ڕابردوودا کرا. ئەمە چ گرنگێکی هەبوو بۆ هەرێمی کوردستان؟ طبعاً جەنابتان نەزانن ئێمە مانگی 5 بە تایبەتی 5 ڕۆژێکی مێژووی بوو بۆ وەزارەتی خوێندنی باڵا بۆ سەرجەمدان دەستگاکانی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان کە تێدا بۆ ماوەی 1 هەفتە وەزارەتی خوێندنی باڵا حکوومەتی هەرێمی کوردستان میوانداری دیدارێکی گرنگی زانستی بواری خوێندنی باڵا لە نێوان هەرێمی کوردستان و شانشینی هاشمی ئوردنی کرد کە ئەم هەفتەیە بوو بە هەفتەی خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان کە توانیمان زیاتر لە وەفدێکی 46 کەسی لە هەرێمی کوردستان ئێمە پێشوازیان لێ بکەین. ئەو دیدارە دەوفەتێکی زێڕین بوو بۆ زانکۆکان بۆی بتوانن لە نزیکەوە گرێبەستی هاوبەش و گرێبەستی لێک تێگەیشتن لەگەڵ زانکۆکانی ئوردنە هەم لە ئەو زانکۆانەی کە لە سنووری پارێزگای هەولێر زانکۆکانی سنووری پارێزگای سلێمانی و زانکۆکانی پارێزگای دوهۆکش هەمویان گرێبەستی لێک تێگەیشتنیان کە سەرجەم بوارەکانی هەماهەنگی و کارکردنی هاوبەش لەناو لە مەزموونی گرێبەستەکایە ئەوەی کە جەنابەت باست کرد بۆ نمونە ئاڵوگۆڕکردنی قوتابیانی خوێندکارانە ئاڵوگۆڕکردنی مامۆستایانە ئەنجامدانی توێژینەوەی هاوبەشە. ئێمە ژمارەی زانکۆ حکومیەکان 18 زانکۆی حکومیوان هەیە زایدەن دەستەیەک و بۆردێک و 17 زانکۆی تایبەتیشمان هەیە لە هەرێمی کوردستان. بە شێوەیەکی گشتی حکومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیە پاڵپشتی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کردو لە هەرێمی کوردستان. ئێمە بە سوپاسەوە طبعاً وەزارەتی خوێندنی باڵا وەکو جەنابتان نەزان ئەگە سێری ئەو 5 ساڵی ڕابردووە بکەن سێری کار و چالاکیەکانمان بکەن دەبینن کە زۆربەی ئەو کارانەی کە کردومانە لەم کابینەیە کاری زۆر باشن. زۆربەی زانکۆکانمان ئێستا لەو ڕیزبەندی نێودەوڵەتی زانکۆکاندا وا خەریکە شوێنی خۆیان ئەگرنەوە و توێژەرەکانیشمان لە زۆربەی گۆڤارە نێودەوڵەتەکان کە های ئیمپاکت فاکتەرن دەتوانن توێژنەوەکانی خۆیان بڵاو بکەنەوە. لە تەمەنی کابینەی نوێیەم پەیوەندیەکان لەگەڵ زۆربەی وڵاتانی دراوسێ و ناوچەکە هەنگاوی گرنگی ناوە بە تایبەتی لەلایەنی زانستی و بەرەو پێشچوونی ژێرخانی زانستی و بەرزکردنەوەی ئاستی قوتابیانی ناوخۆ و خۆگونجاندن لەگەڵ سەردەمی ژیری دەستکرد و گۆڕانکاریەکانی کە لە جیهاندا زۆر بە خێرایی ڕوودەدان.